ئەمانە تاوەرەکانی گەیاندن یاخود تاوەرەکانی مۆبایل و کۆمپانیەکانی پەیوەندیکردنن کە بە شێوەیەکی بەربڵاو لەناو شارەکاندا دانراون. هەبوونی ئەم تاوەرانە بۆ تەجێی گومانی هاوڵاتیان و ترسیان هەیە لەوەی زیانیان هەبێت بۆ سەرتەندروستیان و پیسکردنی ژینگە. ئەم پرسە لەلایەن پسپۆرانی بواری ژینگەشەوە بێوەڵامە لەبەرەوەی تا ئێستا لە جیهاندا هیچ توێژینەوەیەک سەلماندۆ کە زیانی هەیە یاخود نیەتی. بەڵام هەرچۆنێک بێت بۆ خۆپاراستن لە ئەگەری زیانەکان چەند ڕێنمایەک دەرکراوە بەداوامیش لەلایەن دەستێ پاراستن و چاکردنی ژینگەوە چاودێری دەکرێن. تەرئاستی جیهانە ئەم پرسیارە وەڵام نەدراوەیە بە شێوەی قەتعی. بەڵام ئەوەی ئێمە توانیمانە دانانی هەر بورجەگیان تاوەرێک بەپێی کۆمەڵی ڕێنمایی کە ڕێکخراوی WHO دیاری کردووە ئێمە هەمووی تەواوی ئەو ڕێنمایانەمان جێبەجێ کردو بەسەر ئەو بورجانە پێشەوەی دامەزرێن ئەو ڕێنمایە ژینگەیانە و ڕێنمایە تەندروستیانەمان جێبەجێ کردووە. ئەوەشی کە ئەمێنێتەوە لە ئایندە ئایا توێژینەوەکان ئەڵێن کە نابێت بە هیچ شێوەیەک لەسەر لە ناوچە نیشتە جێبوونەکانیان شوێنە گشتیەکاندا بێت یاخود نا بەڵام پێش ئەچێت لە ئایندە توێژینەوەکان دەری بخەن کە هیچ زەرەرێکیان نییە. سەبارەت بە تاوەرەکانی گەیاندن ئێمە ناتوانین بڵین هیچ زیانی نییە بەڵام زیانەکان بەپێی بەرزی بورجەکە ئاسیەوە ئەنتێناکان کە لەسەر بورجەکە دانراوە لە بەپێی ڕێنمایەکانی ژینگەی ئەمە دەستەی ژینگەی هەرێمی کوردستان 2013 ڕێنمای ژمارەیەک کۆمەڵی ڕێنماییمانەیە کە مەسەڵەن ئەو ئاستیەنتێنەکانی سەر بورجەکە ئەبێت لە سەربانەکەەوە لە 4 مەتر کەمتر نەبێ لە زەویەوە لە 10 مەتر کەمتر نەبێ بەپێی ئەو قیاساتەیە مەشکە بەمێر پێوەمانە هیچ کەشێکی نیە ئەگەر بەو تعلیماتانە دابنرێ. سەبارەت بە زیانەکانی وەکو توێژینەوەی تا ئێستاش هەیە ڕێکخراوی تەندروستی ژیانی WHO تا ئێستا توێژینەوەی بۆ ماوەی 10 ساڵ کردووە هیچ کێشەیەکی نییە نەسەلمێنراوە کە زەرەرێکی مەترسی هەبێ وەکو کە باسەکرێ مەسەن بڵێن سەرەتانیە حاڵەتی نەزۆکیەوە شتانە هیچی ڕاز نییە ئەمانە. توێژینەوەی کۆمەڵی شێرپەنجەی ئەمریکی هەمان شێوە سەلمانوێتی ئەڵێ کە لەو ئاستەیە دائەنرێ لەو بەرزەیە هیچ کێشەیەکی نییە و زۆر لە ستاندار کەمترە. لەسەر تاسەری گیاندا لێکۆڵینەوە و توێژینەوەکان بۆ دەرخستنی هەبوون یان نەبوونی زیانی تاوەرەکان بەردەوامی هەیە و بەرپرسێکی باڵای تەندروستی و ژینگەی عێراق دەڵێت لەگەڵ حکوومەتی هەرێم لە ڕێی لیژنەیەکەوە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوی تەندروستی جیهانی لە پەیوەندی داین بۆ زانینی هەر دەرەنجامێک لەسەر کاریگەریەکانی ئەو تاوەرانە. موضوع التأثيرات المحتملة من أبراج الهواتف النقالة موضوع كبير وحساس وعليه لغط كبير. ئەمە بابەتێکی زۆر هەستیارە و گفتوگۆی زۆری لەسرە لەلایەن ئەکادیمیاکان و هاوڵاتیان و ڕێکخراوە حکومی و تایبەتەکان. بەڵام تاکو ئێستا نەگەیشتونەتە چارەسەرێکی گونجاو سەبارەت بەو کاریگەریانەی بورجەکانی تەلەفۆن یاخود موبایل دەیان بێت. ئێمە وەک ئەو لیژنەیە کە بۆ باشترکردنی ژینگە کار دەکەین لەگەڵ حکومەتی فیدراڵی و حکومەتی هەرێم قسە دەکەین کار دەکەین لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە لەلایەن ڕێکخراوە تەندروستی و نێودەوڵەتیەکانەوە بۆ لێکۆڵینەوە لەو بارەوە بەردەوام وەزارەتەکانی هەردوولا کاری باشمان لەگەڵ دەکەن. استنتاجات علمية. پسپۆرانی بواری ژینگە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش هیچ وەڵامێکی ئۆتۆیان پێی نییە سەبارەت بە کاریگەریەکانی تاوەرەکان و نە ئەزانن زیانی هەیە نە ئەزانن زیانی نییە و چاوەڕوانی ئەو توێژینەوانەشن کە لە وڵاتە پێشکەوتەکانەوە دەکرێت. ئارام عەبدوڵڵا، کوردسات نیوز، سلێمانی.